ئەم سیارەمان دروست کردووە کە بە کارەبای شەکە ماتۆڕە هەر وەک سیارەیەکە ڕوا سیارەکە بە شحنیشەکە. چی و چیت بەکارهێناوەتیە؟ ماتۆڕمان بەکارهێناوە، لایتمان بەکارهێناوە، سوکانی پێشوی پاسکیلمان بەکارهێناوە لەگەڵ کوشتێک و تۆزێ لیت بۆ جوانکاری. تۆ چی شێکە کردووە لەم سیارەیە؟ من بەستن و شتکردین و ئەشیا و شتەکان مەمی کردووە لەگەڵ کارەبایی بەستنە. تایەکان و کارەبایەت و گێڕ و سکلێتەرەکانی منن. چیتان بەکارهێناوە کە بە کارەبایی ئیش دەکات؟ دوودانە پادری 12 ڤۆڵتمان بەکارهێناوە لەگەڵ عەقڵێکی 24 ڤۆڵتە. یەکەم جار قاچەکەی دەست سکلێتەرەکە و گێڕەکەی بۆ گۆڕێت و بەرو پێش و بەرو دواوە و هەروات. چۆن ئەم گێڕەتان بۆ دروست کردووە؟ ئەمە ئەشیا کڕیمان و بۆمان دانەوە هەمیمان بەستویتەوە بە عەقڵەکەوە. چۆمە بیرۆکەتان بۆات؟ وەڵا بیرۆکەیەکی یعنی هەر لە خەیاڵمان نابوو شتێکی زۆر جوان دەرەچوو. جگە لەم سێ کەسە کێتری یارمەتی داوت؟ وەڵا مامۆستاکانیش یارمەتیان نین تۆزێ دایک و باوکشمان تۆز یارمەتیان نین. چەند ڕۆژتان پێچوو بۆ دروستکردنی ئەمە؟ تقریباً 2 مانگ.